من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بەخشندە و میهرەبان، بینەرانی بەڕێز و خۆشەویست، خێرخوازانی زێدە ئازیز و سەنگین، سڵای خوای پەروەردگارتان لێبێ. دەستگای بەخشینی خێرخوازی هەروەکو نەریتی ساڵانەی خۆی لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا هەڵدەسێ بە دابەشکردنی سەبەتەی خۆراکی بۆ هەزاران ماڵی هەژار و بێنەوە. و ئەمڕۆژ لە شاری سەید سادق دەستگای بەخشینی خێرخوازی هەستاوە بە دابەشکردنی 100 بەشە خۆراک بۆ 100 خانەوادەی هەژار لە چین و توێژە جیاوازەکان، لە مناڵی بێباوک، لە کەسی بێدەست و بێدەرامەت و لە خەڵکی خاوەن پێداویستی تایبەت. ئازیزان، ئەوە خێر و بەخشینەکانی ئێوەیە کە دەستگای بەخشینی خێرخوازی بەردەوامی پێداوە. بفەرمونون لەم راپۆرتەدا کە چاومان بە دابەشکردنی خۆراکەکە بکەوێت لە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویستدا. بیان که خواهد سرخوشیان که انشالله خواهد سرکفتیان که انشالله خواهی گوره خیرگانی خیریان یا خواهد خواهی گوره خواهد بیویان که خواهد بخشینیان فیزیال که انشالله. خوا سرکوشتان خوا دیویشان که خوا لنتا قبول که خوا فلتا برزو که خوا محفوظتان که خوا دیویشان که یا ربی الله لي ادب والله ضروري عنوان عني شو ضروري خوا بجايك خوا لي يا ربي خوا قبوليك. داواکارم لە خوای گەورە نمونەتان زۆر بێ و زۆر مەمنون و سوپاسی بەرنامەی بەخشینەکەم. خوا نمونەتان زۆر کا و خوا ڕزق و ڕۆزی هەموو لایە با و نمونەی هەموو لایە زۆر بێ وەکو هی ئێوە. زۆر سپاس و شکر و سپاسی خوای دەکەم کە نمونەی وەکو ئێوەی زۆرە. زۆر مەمنونی خوام و مەمنونی ئێوەش کەم ئەم خەڵکەتان بەسەر کرۆتەوە بۆ ئەم خواردنەوە بۆ مانگی ڕەمەزان خەڵکتان لەبیر بۆ فەقیر و هەژارتان بەسەر کردوتەوە. زۆر مەمنون و شکر و سپاسی خواکەم و خوایە نمونی ئێوەش زۆر بێ. دەستخۆشیمەیە بۆ بەرنامەی بەخشین بۆ خێرخوازان ئەم یارمەتیان بۆ ئێمە هاوردووە. زۆر زۆر سوپاسیان دەکەین. خوای گەورە خێریان لێ قبوڵکا و
بەردەوام بن لەسەر ئەم کارە چاکانە بۆ قەبر و قەیامەتیان خۆی گەورە سەرکەوتویان کا و سەرفرازیان کا و خۆی گەورە زیاتر و زیاتریان پێ ببەخشێ و ڕەحمیان پێ بکا و ڕەحم بە خۆیان و ماڵ و مناڵیان بکا و سەرکەوتویان کا و عاقبەت خێریان کا و زۆر ئیسفادە هەیە زۆر هینمان لێ کردو ئیسفادەمان لێ کردووە و داواکارم بەردەوام بن لەسەر ئەم کارە خێرخوازیان خۆی گەورە پاداشتیان باتەوە لە دنیا و لە قەیامەتە. خوالیان بەزیار کە ئەم بەنامی بەخشینە کە ئەم خواردن ئەنێن بۆ خەڵق و فەقیر و ژارە شتێکی زۆر چاکە لە مانگی ڕەمەزانە خوالیان بەزیار کە و خۆ یارمەتیان بووە خوا دەستگیری بە ئەمەیان خوا بەرەکەت خاتە ڕزق و ڕۆزیان شتێکی زۆر باشە بۆ ئێمە بۆ ئەم فەقیر و ژارە لە مانگی ڕەمەزانە یا ڕەبی خوا دەستگیری بە ئەمەیان و خوا ڕزقیان بووە. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 961 13 0 965 0 750 723 25 55. بسم الله الرحمن الرحيم. سرتا داواکارم لە خوای پەروەردگار نوێژ و ڕۆژ و تاعەت و عیبادەتی مانگی ڕەمەزانمان لێ قبوڵ بکە و تۆفیق و هیدایەتیشمان بدا هەتاوەکو کۆتایی مانگی ڕەمەزان بتوانین کاری بکەین کە خوای پەروەردگار لە خۆمان ڕازی کەین و تەقوا و عیبادەتەکانمان بە شێوەیەکی ڕێکپێک ئەنجام بدەین. خۆشەویستان ئێمە ڕۆژێکی تری نوێ لە بەرنامەی ئەم دەستگای ئێمە کە دەستگای خێرخوازی بەخشینە هاتوونێتەوە خزمەتان و لە شوێنێکی تر و لە شارێکی تر کە شارۆچکەی سێ سایەقە. ئەمڕۆ سوپاس بۆ خوای گەورە هاتوینکەوە بتوانین 150 خانەوادە لەم شارە خۆشەویستەدا بەسەر بکەینەوە بەو بڕە خۆراکی کە ئەیاندەینێ کە بریتە لە برنج و ڕۆن و شەکر و چای و نیسک و فاسۆلیا و ئەو شتانێکەوە پێویستە نزیکی 25 کیلۆگرام زیاترە لە کارتۆنەکەدا بۆ ئەوەی کەوا ئەو ماڵە هەژار و کەم دەرامەتانە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز ئینشاءڵڵا ئیسفادەی لێ بکەن. دیارە ئێمە بە درێژایی ساڵ لە کار و پرۆژەکانمانە بەردەوامین و بە تایبەتیش لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا پرۆژەکانمان چڕ ئەەکەینەوە بە حکمی ئەوەی کەوا خەڵکی ئێمە خەڵکی کوردەواری ئێمە لە مانگی ڕەمەزاندا زیاتر و زۆرتر شوێنکەوتەی سنەتی پێغەمبەری خوایە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دایکمان عایشە ئەفەرمێ پێغەمبەری خوا هەموو کاتێ بەخشندە بووە بەڵام لە مانگی ڕەمەزانە زیاتر و زۆرتر بەخشندەتر بووە. میلەتی ئێمەش هەر لەسەر ئەساسی ئەو فەرمودەی پێغەمبەری خوا ئیتباع لە سنەتی پێغەمبەری خوا کە صلی الله علیه وسلم لە مانگی ڕەمەزانە زیاتر صدقات و ئیحسان و زەکات و خێر و خێرات ئەکەن. بۆیە داواکاری لە دەوڵەمەندان و خێرخوازانی ئەم وڵاتەی ئێمە کە چۆن تا ئێستا دەستباری ئەم دەستگا و بەرنامە خێرخوازی ئێمە بوون بە سوپاسەوە کە ئێمە هەمیشە دوعای خێریان بۆ بکەین هەروە بەردەوام من و بتوانن زیاتر و زۆرتر ببەخشن هەتاوەکو ئێمەش ئینشاءڵڵا زیاتر و زۆرتر لە هەموو شار و شارۆچکەیەک دابەش بکەین. بۆیە ئەم ساڵیش سوپاس بۆ خوای گەورە لە نەزەرمانان گرتووە کەوا نزیکەی 7,000 ماڵ و بگرە زیاتریش کە ئێمە هەموو ساڵێک ژمارەیەک دانین و زیاتریش دەرەچێ ئینشاءڵڵا ئەویش دەکەوێتە سەر فەزڵی خوا و پاشان هیمەتی دەوڵەمەندان و خێرخوازان ئەوەی کە ئێمە قەرارمان لێداوە 7,000 ماڵ کۆمەکی بکەین ئینشاءڵڵا ئومێدمان وایە دەوڵەمەندان و خێرخوازانی ئەم وڵاتە هیمەتی زیاتر بکەن بۆ ئەو 7,000 ماڵە زیاتر و زۆرتر بکەین و خەڵکێکی زیاتر و زۆرتر ئینشاءڵڵا سوودمەند بێت لە بەرنامەکانی ئێمە. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 961 13 0 965 0 750 723 25 55. خوالیتان بەزیاکە خوا سەرکەوتووتانکە بۆ خاتی پێغەمبەر خوا دایمە هەر نوتان زۆر بێ خوا گیان ڕزق و ڕۆزیتان زیاکە خوا بتان پارێزە لێ دەرد و بەڵا خوا گیان نوتان زۆر بێ بۆ خاتی ناوە جوانەکەی پێغەمبەر سەرکەوتووتان کە داوای بەخشیش ئەو خوا
شتی باشترتان باتێ یا ڕەبی سەرکەوتوتان کە بۆ خاتی قورئان داوای یارمەتیان بۆ ئەو ملەتە یا ڕەبی خوا یان دایمە سەرکەوتو بن هەر سەرکەوتن دار پارێز لە زەردە و بەڵا خوا یان داخوا خوای گەورە سەرکەوتوتان خوای گەورە لیان بەجیاکە لە خێرە و مەنان بەجیابی خوای گەورە ڕەحمکا بە موسڵمانان خوای گەورە دەستان بگرێ خوای گەورە سەرکەوتوتان کە خوای گەورە ڕەحمتان پێ بکا بە ڕەحمی خۆی بۆ ئەم مانگی ڕەمەزانە ئەم قۆناعی ئیستیفادەیەکی باشی هەیە خوای گەورە لێتان بەزیاکە خوای گەورە لە خێرە و مەنان بەزیاکە لە بۆ ئەم قەیرانی داراییە ئەمە زۆر زۆرە بەخوا بۆ ئەم خەڵکە خوای گەورە لیان بەجیاکە خێرە و مەنان کەناردیان بەناوی خی گەورە میهرەبان ئێمە لە سنووری نووسنگەی سێ سادەقی بەرنامەی بەخشینی کەناڵی ئاسمانی پەیام ساڵانە چەندین پرۆژەمان بۆ خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەتی سنوورەکەمان دابین دەکەین لە ڕێگەی خێرخوازانەوە ئەم ساڵیش بە بۆنەی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە بڕی 100 جۆر خواردن کە بەش یەک مانگی خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەتەکە دابینمان کردووە لێرەوە دەستخۆشی لە بەرنامەی بەخشین لە خەڵکی خێرخواز دەکەین کە ساڵانە دەستگرۆی بەرنامەی بەخشینەکەن بۆەوەی ئێمەش هاوکاری ئەوانی پێ بکەین دوعای خێریان بۆ بکەین دەستخۆشیان لێکەین داوایان لێکەین ئەوان بەردەوام بن لە خێرەکانیان بۆ بەرنامەی بەخشین ئێمەش بە بەرچاوی خۆیان و بە بەرچاوی دنیاوە پێشکەشی ئەو هەژارانیانەکەین کە ئەوە هەمیشە چاوەڕوان هەمیشە ساڵ بۆ ساڵ مانگ بۆ مانگ ئەو هەژاران چاوەڕوان کە بەرنامەی بەخشین هاوکاریان بکە و دەستگرۆیان بکات سوپاسیان لێکەین داوایان لێکەین ئەوان بەردەوام بن ئێمەش بەردەوام بین لەگەڵیان ئینشاءالله بینەرانی بەڕێز و خۆشەویست خێرخوازانی ڕێزدار و سەنگین ئەوەی کە بینیتان ئەمڕۆ لە شارۆچکەی سێ سادق ئێمە هەستان بە دابەشکردنی 100 بەشە خۆراک بۆ سەر هەژاران و بۆ هەژارانی ئەم سنوورە ماوەتەوە ئەوەی کە بڵین هەژارانێک لە وڵاتەی ئێمە هەن ڕۆژان دەدەنە دەم شەو و شەوان دەدەنەوە دەم ڕۆژ بە برسێتی خەڵکانێک هەن ڕۆژەکان دەژمێرن بۆ ئەوەی کە ڕۆژێک بێت دەستگای بەخشینی خێرخوازی هاوکاریەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست بگەێنێتە دەستیان لێرەوە پێتان ئەڵێن دڵخۆش بن بەوەی کە ئەو ماڵ و سەروەتەی کە ئێوە دەیبەخشن ئێمەش بە ئەمانەتەوە دەیگەێنینە دەستی ئەو هەژار و نەدارانەی وڵاتەکەمان بۆیە دەڵێن ببەخشن بۆ ئەوەی بەخشین بەردەوام بێت